سەرچاوان دیالۆگتان ئاوادان کردەوە خۆشحاڵین لە کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبی شارەکەمان ئەم ژمارە زۆرەی خۆشەویستان ئەدیبان نووسەران ڕۆشنبیران کۆ دەبنەوە ئەوەی زیاتر خۆشحاڵمانەکە ئەمڕۆ کاتوانەوە قسە بکەین ئەوەی زیاتر خۆشحاڵمانەکە ئەمڕۆ بەرهەمی نووسەرێکی کەرکووکی بە ئاگا نزیک لە کەرکووک سوتاو بۆ کەرکووک ساڵانێکی زۆر یعنی کارکتەرێکی زیندوی ئەم شارە لەناو کایی کلتوری بەگشتی و بە دیاریکراوی لە کایی هونەر و شانۆ هاوشان لەگەڵ ئەوەشان لەناو کایەی ئەدەبی شاکارەکە و پێم وایە نۆڤلێتی حەبیبە ئەگەر هەڵە نەبن پێنجەم بەرهەمی ئەدەبی ئەو نووسەر و ڕۆشنبیرەی شارەکەی ئێمەیە. ئەمڕۆ کاکدانە وەرەقێکی نەقدی یان با بڵێن خوێندنەوە و ڕانانێکی بۆ نۆڤلێتی حەبیبەی نووسەر و ڕۆشنبیر نیازجانی ئامادە کردووە. هەڵبەتە کتێبەکە لێرە هەیە خۆزگە دەرفەت وایە پێم وایە کاکدانە هەوڵێکی باشی داوە بۆ ئەوەی چەندانەیەک بدا بە و کەسانی کە پێویستیانە لە هەفتی ڕابردووە خۆزگە دەرفەت وایە پێشتر بەسەر هەمووانەدا بەش بکرایە بەڵام لە دوای کۆڕەکە وەکو دیاری پێشکەش بە ئامادەبووان نەکرێت. هەڵبەتە نۆڤلێتی حەبیبە من خۆم ئامادە نەبووم لێرە قسە بکەم بەڵام ئەو برادرەمان نەیتوانی بێتێنە بۆیە من کارەکەی ئەو بەڕێوا بم من خۆم سەرنج و ئاڕائەم هەیە لەسەری نامەوێمانە هیچ بڵێم بۆیە دەرفەتەکە زیاتر بۆ کاکدانە ئەڕەخسێنین دوایەوەش منش حاڵم حاڵی ئێوە و بۆ چوون و سەرنجەکانمان لەبارەی نۆڤلێتی حەبیبەوە دەخینە و کە لە ئەم ئێوارە کۆڕە بە یەکەوە کۆبوونێتەوە لەبارەیەوە دووبارە بەخێر بێن لە کەم و کوڕی دەبێت مامبورە کاکدانە. هەڵبەتە پێم خۆش ئاماژەوەی شتێشتر بدەم کورتە ڤیدیۆیەکی خودی نیازجانی لەبارەی کۆڕەوە نێردراوە بۆمان ئەکرێ ئێستا هەرچەنە ڤیدیۆکەی ڕەنگە نەبینێت لە هەمووتانەوە بەڵام بەس دەنگەکەی بگا پێتان مەبەستمانەوەیە سەرنجی نووسەر لەبارەی کۆڕەکەەوە بخەینە ڕووچکە خۆی 5 تا 7 ساڵێک ئەبێت لە دەرەی وڵاتە ژێر نەیتوانین لێرەوە ئامادە بێت قەرار وەگەر لە ڕووی تەکنیکەوە کێشەمان نەبوایە ڕاستەوخۆ وەرمان بگرتایە لە بەشی کۆتایی کۆڕەکە بەڵام لەبەر کێشەی تەکنیکی بڕیارماندا بەم جۆرە لەگەڵمانە بەشدار بێت. 6 دقەیە پێ وایە. كاتب الخير وزوجته والحاوي عزيز كان عسكر بوزيكسيس كثير وكاكات وتن هبتا بو من صار شي زور دجوال وناخوش مريب ويلوي بدي جاي وصار من جال من خوش خانه بو بلام خوش بختانا او شيء كامل خوش خانه هات مدروا هاو كاتبوا لدول بلاونوي یەکەمین مەراسمی کتێبەکەم شار ئیجتیماعی خۆشەویست و ئەمڕۆ زیادە لە شاری زێدی لەدایک بوونم کەرکووک لەگەڵ ئێوەی خۆشەویستە کتێبەکە بڵاو بێتەوە دڵخۆشە بێ من زۆر زۆر بێسنوورە. هەڵبەتە من نامەوێت زۆر قسە لەسەر شتێک بکەم لەو مەراسیمەدا بەڵام ئەوەی بۆ من گرنگ بوو بەڕاستی ئەو کتێبە من لە ماوەی 4 ساڵ خەریکی نووسینی بووم وڵاتەکانم گۆڕی نەخۆشخانەکانم گۆڕی هەندێک سات ئەترسام لەوەی مردن خێراتر بێت لە تەواوبوونی کتێبەکە بۆیە هەندێک جار لە هۆڵی نەخۆشخانە بوومەوە لە ژووری نەخۆشخانەیە بوومە بەڵام خەیاڵم لای کارێکتەرێکە بوو هەوڵم داوە مەسەلەن دێرێک یادداشتەکەم بنووسم بۆ دوای بگەڕێمەوە سەری ئیشی لەسەر بکەم. سوپاس بۆ خوا ئێستا من تەندروستیمان باشە کتێبەکە گەیشتە دەستی ئێوەی عەزیز و خۆشەویست قسە کتێبەکە بنەبنەوەدا قسەکردنە بۆ گەڕانەوەی حرمەتی کتێب لە ژیانی فەرهەنگی و کولتوری ئێمەدا. زۆر جار پرسیارێکە ئەوەی ئایا ئەو کتێبە پەیوەندی بە ژیانی منەوە هەیە؟ لەڕاستیدا چیرۆگەلێک هەن لەناو ڕووداوەکان لە شوێنەکان بوو ئەدەب کاری من نییە بیانووسمەوە چون کاری من نووسینەوەی مێژوو یادداشت نووسینەوەی یادداشت نییە ڕاستی بەقەت ئەوەی من مەبەستمە لەناو چیرۆکەکانە چیرۆکێکی نەبینراوە کە نەیبینی من هەوڵ دەدەم ئەو چیرۆکە نەبینراوانە بژێربەوە کە نەبینراون بۆیە ڕەنگە شوێن کاریگەری گەورەی هەبێ لەسەر جێڕانەوەی مندا بە نمونە مەسەلەن شوێنەکان مەسەلەن بە نمونە پاریس
کە لە بەشێکی نۆڤلێتەکەی داژی کردووە کۆی چیرۆکەکە هێندەی زادەی خەیاڵە پەیوەندی نییە بە یادداشتی ژیانەوە ڕاستە تۆ پێویستت بە جۆری ئەزمونکردن لە شوێنەکان ئەبینی ئەزمونی بینینت فراوان ئەبێ بەڵام ئەوانەی کە تۆ لەوێەوە چۆن چیرۆکی خۆت ئەژیانیتەوە لەوێەوە چۆن چیرۆکی خۆت دروست دەکەیت بۆی بڕوای من دەشێت تۆ بە جۆرێک لە جۆرەکان بترە ژیانی خۆت بنووسیەوە بەڵام نەک وەک ئەوەی ژیانی تۆ کە ڕوویداوە وەک ئەوەی تۆ حەز دەکرد ئاوا ڕوو بدا یا زۆر جار ئەو شتانەی کە هەرگیز ڕوو نادەن بەڵام ناونووسینەوە ڕوو ئەدەن من ئەو ڕووداوە ئەوە بکەم کە ڕوو نادات یا ڕووی نەدا یا من خوازیان بوو کە ڕوو بدات لەوانەیە زۆر جار تۆ لە ڕووی ناونان یا لە ڕووی کارکتەرەوە سوود لە خۆت لە هەندێک شتوە بگریت بەڵام ئەوە مانای ئەوە نییە تۆ بێ یادداشتی ژیان بکەیت دیارە بۆ من سوکە زۆر جار ئەو پرسیارم بۆ بکرێتەوە ئایا هیچ پەیوەندی چیرۆکەکان پەیوەندیان بە ژیانی منەوە هەیە پێم وانییە چیرۆشێک هەبێت چونکە من یادداشت نەنووسم ئەگەر یادداشت بنووسم ژیانی خۆم بنووسمەوە ناوی ناوێن نۆڤلێت یان ڕۆمان بە نمونە ئەوە خاڵی دووەم ئەوەیە زۆر جار ئەو پرسیارە ڕۆڵی من دەکرێتەوە بۆ کە من چوومە خۆراوە کەوتمە نووسینی نۆڤلێت و ڕۆمان لە ڕاستیدا بۆ من ئەو پرسە ڕەنگە گرنگی خۆی هەبێت بەشێکی پەیوەندی بە ئازادی ئەو بێت لەوانەیە بۆ پێ بەشێک لە کارەکانی من لە ئەدەبی ژێڕانەوە پەیوەندی بە دۆخ و وتاری سیاسیەوەیە ئەو ئازادیە نەبێ لە کوردستان ڕەنگە زەحمەت بوو بە من ئەو کارە بکەم ئەوە یەک دووش نووسین و بینینی دنیا و فێربوونی زمانی تر و خوێندنەوەی کتێبی تر دنیابینێکی تر وارە مرۆڤەکە چۆن بیر بکاتەوە چۆن بزانێت ئەوەی لە ناوێتی ئەتوانێت جارێکیکە یانی تۆ توانایەک لە خۆتا کەشف بکەیت توانایەک لە خۆتا ئەدۆزیتەوە ئەزانی ئەتوانی ئەوە بکەیت بەڵام بەداخەوە لە کوردستان تواناکان ئەوەندە زۆرن ئێمە کۆمەلگایەکین تواناکانی ناوخۆمان دەکوژین بەڵام خۆ ئاوا هەندێک تواناکانی بناوژێ وەکو هان دەرەبووی تۆ کارەکانت ئەنجام بدەیت بنامەوێت لەسەر ناوەوەکی قسەی بکەم هیوادارم چێژی خوێندنەوە بەرهەم بێنێت کتێبەکە بتوانین لە داهاتووە گفتوگۆی زیاتر بکەین و سەرنجوڵانیەکمان هەبێت لەگەڵ یەکتری ئاڵوگۆڕی بکەین و جارێشتە من ئەو پەڕی خۆشحاڵی خۆم لەگەڵ ئێوەیە دەرەبم لە ئێستادا و دڵخۆشم کە خۆم وەکو جستە لە کەرکووک نیم ئەمڕۆ کتێبەکەم لە کەرکووکە و سوپاس بۆ هاوڕێی عەزیزم کاکدان عەسکەر کە ئەرشی خوێندنەوەی کتێبەکەی گرتە ئەستۆی خۆشەویستانی ناوەندی دیالۆگ و کاکزای شوکر دۆستانی شەتی نووسەران هەروەها پێویستە لێرەدا سوپاسی زۆری هەردوو هاوڕێی عەزیزم کاک عەزیز و کاک بەکری بینە بکەم کە ئەرشی لە چاپدانی کتێبەکەیان گرتە ئەستۆی خۆیان دۆستی عەزیزم کەریمۆک کە لەگەڵ کتێبەکەمان بوو هیچکەلا لە دۆستانەی ترمان لە شاری سلێمانی هەروەها کۆمەڵێک مێژوێژی کوردی بەڕێوەلایەتی وێژە سەربە بەڕێوەلایەتی ڕۆژهەڵاتی سلێمانی هەروەها دۆستانی عەزیزی ترم لە هەولێرەیە سوپاسگوزاریان هەموویانم و سوپاسگوزاری بۆ ئێوەش و ئێوارەیەکی خۆش بۆ هەمووتان زۆر سوپاس زۆر سوپاس بۆ ئێوەش کاکداناتان دەست دووبارە بەخێر بێن زۆر سوپاس بۆ ناوەندی ڕۆشنبیری دیالۆگ سوپاسی تایبەت بۆ یەکێتی نووسەرانی کورد کە هەرچی ئەم کۆڕیان گرتە ئەستۆی خۆیان دیارە من بە هیچ شێوەیە قسە لەسەر نیهاد ناکەم چونکە نیهاد هەم لە ڕێی ڤیدیۆکەوە هەم لە ڕێی کاکشکەوە و خۆشمان هەمومان نیهاد جامیە ناسین نووسەرێکی دیاری شانی کەرکووکی کوردستان نۆڤلێتی حەبیبە پێنجەمین نووسینی ئەدەبی نیهاد جامیە کە وەڵای ئەوەی کە کۆمەڵێک بابەتی شاکاری شانوێیی هەیە ئەم نۆڤلێتە بە شێوەیەکی گشتی بە هونەری تەکنیکی مۆنۆلۆگ نووسراوە واتە تاکدەنجی
لە ڕووی تیۆری دەروشیکاریەوە سەرچاوی تەکنیکی مۆنۆلۆگ دەگەڕێتەوە بۆ نۆستالژیا واتە سۆزی گەڕانەوە بۆ ڕابردوو مەرج نییە هەموو نۆستالژیایەک سۆزی گەڕانەوە بێ یا ئەگوبورن مەرج نییە هەموو مۆنۆلۆگێک گەڕانەوە بێ بۆ ڕابردوو زۆر جار مۆنۆلۆگ هەیە پرۆژەی داهاتوی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم بابەتە بابەتێکە هەم مۆنۆلۆگە و هەم بە تەکنیکێکی جیاواز نووسراوە کە زیاتر گەڕانەوەیە بۆ ڕابردوو ئەوەی مۆنۆلۆگ بە سەرکەوتوویە هێڵێتەوە ئەوەیە کە وانە خوێنەر بکە خوێنەر لە بەردەوامی کتێبەکە دانەڕێت تەسەوڕەکەم ئەم نۆڤلێتەی نیهاد جامی لەو جۆرانەیە کە نایلێ لە نادوسڕێنێ ینی بەردەوام هەوڵەدا بکەویتە دوای ئەحداسەکان بە تایبەتی لە بەشی یەکەمی کە سەنتەری بابەتەکەی نیهاد جامی بەلای منەوە بەشی یەکەمی ئەم نۆڤلێتەیە کە نووسینی وەسیەتنامەیە خۆی لە سەرەتا لە ئاماژەکەوەدا ئەڵێمە وەسیەتنامەی دابشکردنی ماڵ و مڵک نییە بەڵکو وەسیەتنامەی پاراستنی جەوهەری کتێب و خوێندنەوە و گەڕانەوەی ئینسانە بۆ لای کتێب دیارە سەنتەری ئەم کتێبە یان ناڕۆکی ئەم کتێبە بریتیە لە ڕێزگرتن و حورمەتگرتن لە کتێب جێڕانەوەی ئەم حکایەتە بەڕاناوی منی دیاری دووەمەوە قساکە یعنی زۆر جار ئینسان کە دەست بە چیرۆکێکەکە بە ڕاناوی من یا بە ڕاناوی منی نادیار قساکە بەڵام ئەم بە ڕاناوی منی دووەمەوە قساکە ینی باس لە وەسیەتنامەی فیگەری دایکێکەکە کە بۆ پاراستنی کتێبخانایە بۆ پاراستنی کتێب یا بۆ جەوهەری گەڕانەوەی ئینسان بۆ ناو کتێب بەپێی تیۆرەکەی ڕۆڵامبات بەپێی تیۆری مەرجی نووسەر ئەوەی کە ڕۆڵامبات نووسەری دیار و ڕەخنەکەی فەیلسوفی فەڕەنسی باسی لێوە دەکات ئەم جێڕانەوەی ئەچێتە خانەی مەرجی نووسەر مەرجی نووسەر ئێمە زۆر جار ئاماژە بەوا دەین مەرجی نووسەر هەندێک جار بە ڕاناوی منی نادیار بنووسرێت مثلا چیرۆکوچە کە بابەتێک ئەیجێڕێتەوە زۆر جار بە ینی شخصی خۆی ئەیجێڕێتەوە هەندێک جار لە ڕێی زمانی دووەمەوە ئەیجێڕێتەوە بەڵام ئەم لە ڕێی منی دووهەمی دیارەوە ئەیجێڕێتەوە بۆی ئەڵێم ئەچێتەوە ئەبێ بە مەرجی نووسەر لەبەرەوەی ئەمە یەکەم بەرژەوەندی گشتیە کە باسی کتێبەکە دووەم کوشتن یان پێچەوانەی ئەمە بۆ بابەتگەلێک ئەنووسرێت ئەوترێت کە زیاتر بابەتی یادەوەری بێت یادەوەری کەسێتی ئەوانە ناچنە خانەی مەرجی نووسەرەوە بەڵکو بە شێوەیەکی گشتی بابەتێکە لە خزمەت کاری شخصی یا ناساندنی پیشە و ڕابردوو کەسێتی ئەو کەسێک کە قسە لەسەر یادەوەریەکە نۆڤلێتی حەبیبە ئەوان هەر نۆڤلێتێک بە جۆرێک لە جۆرەکان بە جۆرێک لە شەپۆل یا میتۆدی فکری و فەلسەفی ئەنووسرێت ئەم بابەتەی کاکنیهات طبعا من ڕاستی نامەوێت جەوهەری بابەتەکەتان بۆ بجێڕەوە چیرۆکەکەتان بۆ بجێڕەوە لەبەرەوەی کتێبەکە هەمووی لەدای خۆتانە دوجارێ خوێندنەوە ئەما خوێندنەوەی منە بۆ دەقەکەی نیهاد جامی کە دەقی حەبیبەیە نۆڤلێتی حەبیبێ طبعا ئەمە بە شەپۆلی هۆش نووسراوە یەکێک لای تایبەتمەندیەکانی شەپۆلی هۆش ڕاگررتنی ئێستایە ڕاگررتنی ئێستایەوە گەڕانەوەی بۆ ڕابردوو کە باسمان لە نۆستۆلژیا کرد گەڕانەوەی بۆ نۆستۆلژیا شێرزاد حەسەن لە نۆڤلێتی حەسار ڕووسەکەەکانی باوکم ئەویش بە شەپۆلی هۆش کاری لەسەر ئەو نۆڤلێتی کردووە خەمی شەپۆلی هۆش لای شێرزاد حەسەن خەمی باوک سالاریە ئەوەی کە نۆڤلێتی حەسار ڕووسەکەەکانی باوکمی خوێندێتەوە تێدەگات شێرزاد حەسەن دەوێت زیاتر تەرکیز هەرچەندێک کاریگەری فرۆیدی زۆر بەسەر تەرکیز لەسەر خەمی یان ستەمی باوک سالاریەکە لای نهاد شەپۆلی هێشت جیرۆدەی خودێکی ئاڵۆزە ئەم خودە ئاڵۆزە لە نۆستۆلۆژیاوە لە دایک و باوکەوە ئەمێنێتەوە ینی لە ڕێی ڕابردووی دایک و باوکەوە و خەمی گەڕانەوەیەکی بۆ نۆ کتێب و دنیای کتێبخانە بەشێکی تر لەم نۆڤلێتە بە میتۆدی بنیادگەری نووسراوە واتە ئامادەیە واتە بوونێکی ئامادە لە نێو بوونێکی پەناهەندە کەسێکی پەناهەندەیە دەیەوێت لە ڕێی
ئەو فترە زەمەنیەی خۆی کە پەناهاندەیە بووە حکایەتێک بجێڕێتەوە حکایەتە ڕاستەخۆ بگەڕێتەوە سەر یادەوەریەکانی کە زیاتر تەرکیز لەسەر کتێب و لەسەر دایک و باوکەکە بەڵام زۆر جار ئەم دایک و باوکە مەرجیە دایک و باوکەکانی ئێمە بێت هەموو یەکێک لە ئێمە جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان حکایەتی دایک و باوکمان هەیە هەر یەکێک لە ئێمە جۆرێکی تایبەتی هەیە بۆ حکایەت و جێڕانەوەی تایبەتی بۆ حکایەت نهاد ئێمە ئەگەر بیرمان بێ یەکەم ڕۆمانی کوردی ئەوەی عەرەبی شەمۆ عەرەبی شەمۆ خێزانەکەی خۆی بەکارهێناوە بۆ ناساندنی کۆمەڵگەی کوردی لەو سەردەمەیە لە رووسیای ئەو سەردەمەیە نهاد دێت لە ڕێی ناساندنی خێزانەکەی خۆیەوە پرۆژەیەکی پێیە کە پرۆژەکە هەم فکریە هەم فەلسەفیە هەم هونەریە ئەم نۆڤلێتە لە چەند باسنەیەک پێکاتەوە لە ناو چەند باسنەیەک ئەخوێتەوە باسنەی یەکەم کتێب وەک سەنتەرەوەی کە سەرەتا ئاماژەکە باسنەی دووهەم باوک وەک قوربانی کۆمەڵگا باوکێک کە پیاوێکی خوێنەوار بووە لەبەرەوەی لە ناو کۆمەڵگایەکی دووەکەوتوو کۆمەڵگای کە ئەڵێن کۆمەڵگای دووەکەوتوو کۆمەڵگای دووەکەوتوو جەوهەریەکانی کۆمەڵگای دووەکەوتوو کەوێتەوە ئابووریەکی تەفیوت هەیە کۆمەڵگایەکی دووەکەوتوت هەیە ڕۆشنبیریەکی دووەکەوتوت هەیە بۆیە ئەم پیاوە پیاوێکی خوێنەوار بووە کە ناچار پەنا ئەباتە بەرەوەی بێ دوکانێکی چاکردنەوەی تەلەڤیزیۆندا ئانێ دوورەکەوێتەوە لە خوێندنەوە دوورەکەوێتەوە لە دیاردە حەزاریەکان کە لە دنیای ڕۆشنبیریە هەیە بۆی ئەو دوکانە دانێت و سەقاڵی کاروباری کاری چاکردنەوەی تەلەڤیزیۆن بێت پێچەوانەی ئەمە دایک مامۆستایە دایکی مامۆستایە و دایکی کەسێکی خوێنەوارە و کەسێکە بەردەوام خەریکی نووسین و کتێبخانەیەکی هەیە دوای ئیشوکاری ماڵەوە یەکسەر ئەچێتە کتێبخانەکەی و خەریک مەشغوڵی نووسین کاری خۆیەتی باسنەی سێهەم باسنەی سێهەمش هەر ئەتوانین بڵێین دایکە باسنەی چوارەم ئاین وەک کتێب باش لە هەرسی ئاینەکە کە هەرسێ کتێبەکەکە باش لە قورئانەکە باش لە تەوراتەکە باش لە ئینجیلەکە حیوارێکی زۆر جوانی دروست کردووە لێرەیە کە بۆ مەسەلەن کاتێک کە ئاینێک لەلایەن خوداوە دەنووسرێت کتێبێک لەلایەن خوداوە دەنووسرێت بۆ کتێبەکەی تر ئەم کتێبە ڕەتکاتەوە بۆ ئەمی دووەم ئەوی سێیەم ڕەتکاتەوە ئەمانە هەمووی گفتوگۆی ناوەم کتێبن کە بە چێژێکی زۆر ستاتیکی و هونەر و تەکنیکێکی زۆر جوان نووسراوە باسنەی پێنجەم ناسینی خدا و حقیقت خدا و حقیقت لە لای هەر ئینسانێک بە جۆرێکە لای ئینسانی ئیماندار جۆرێکە لای ئینسانی ڕۆشنبیر جۆرێکە لای ئینسانی کەسێکی مەسەلەن تند ڕەویا توندگوتی جۆرێکیکەیە بەڵام لای نهادی جۆرێکە کە دەکرێت ئێوە لە ڕێی کتێبەکەوە بیخوێنەوە باسنەی شەشەم میلان کۆندێرایە میلان کۆندێرا بە درێژایی هەموو کتێبەکە لەگەڵ نهادە ئامادەیە یعنی ئەمەندە کاریگەری لەسەر نهاد بەجێ هێشتووە لە بەشێکی زۆری ئەم دقەیە لە ڕەنگە لە هەموو بەشەکان میلان کۆندێرا ئامادە بێت ئەمەش بۆ خۆی کاریگەریکی ئیجابی هەیە لە ناوونەکە میلان کۆندێرا هەر وەک فکر نا میلان کۆندێرا بۆتە فیگەری ناو ئەم ڕۆمانە کارکتەرێکی زیندوو ناو ئەم ڕۆمانە ئەم نۆڤلەتێ بوو باسنەی حوت گرەی سکس گرەی سکس لە مجتەمەعی شەرقیە گرەیەکی زۆر ئاڵۆزە کە زۆر جار ئێمە ئەمانەی خۆمانی لێ دەرباسکەین بەڵام لە نەتیجەیە هەر دەچینەوە سەر یعنی لە بەشێکی زۆری ئەو نووسەرانی کە لە هاندەران نێژی یعنی لە گێڕانەوەی هەموو حکایەتەکانێکە لەگەڵ کچێکە لەسەر ژنێکە پرۆسیسێک دەبێتە مەشروعێکی زیندوو لە ناو بابەتە فکری و بابەتە ئەدەبی و بابەتە ڕۆشنبیری بە تایبەتی لای چەند نووسەرێکی دیار بە زەقی ڕەنجی داوەتەوە یەکێک لەوانە نووسەری عێراقی حەسەن بەلاسم زۆر بە زەقی ئەو حاڵەتە دەنگی داوەتەوە طبعا هەر لەسەر مەسەلەی گرەی سکسش جۆری هەیە ئێمە سەرەتا بابەتەکەی نۆڤلێتەکەی شێرزاد حەسەنمان بە نمونە هێنایەوە حەساب و سەگەکانی بۆکم ئەگەر بیرتان بێت کاتێکە کارێکتەری سەرێکی باوکی خۆی ئەکوژەیە کە
کوڕی گەورەی ماڵە کۆمەڵێک خوشتی هەیە لەناو حەسارێکە ئەژین کە ئەچنە سەر قەبران ئیتر سینگ و بەرەو خۆیان هەڵە دڕن و نازن چی زێوان لەو حاڵەتەیە تەماح لە شکانی حەسارەکات ئەمە جۆرێکی تری سکسە ئەوەی کە نیهاج ئاماژەکەدا جۆرێکی دایکە بووم بە پیاو ئەمە بەشێکی تری ئەم ڕۆمانەیە طبعا من هەموو بەشەکانم نەکرد بە تەنها ئەو بەشانەی کە وەکو سنتەر لەم ڕۆمانەیە باوک پیاوێکی ڕۆشنبیرە بۆ دایک پیاوێکی ڕۆشنبیرە دارا کارکتەری سەرێکی ناو ئەم ڕۆمانەیە فیگەری سەرێکی ناو ئەم ڕۆمانەیە و جێڕەرەوەی ئەم چیرۆکانەیە دارا واز لە مەدرس لە قوتابخانە دێنێت ئەبێ بە چایچی یعنی تەسەوورکەن باوکێکی ڕۆشنبیر دایکێکی خوێنەوار و نووسەر کارکتەرێک واز لە خوێندنەکەی دێنێت ئەم بەشە طبعا من لە ئەخیرە وەکو ڕەخنەیەک لە جۆری ئیشکردنی نیهاد قسەم لەسەری کردو ئەوە دوایی لە ئەخیرە باسی ئەەکەم باسی ئەم چایچیە ئەەکەم چۆن ئەگۆڕێت لە چایچیەکەەوە بۆ خوێنەوارێک بۆ کارکتەرێکی تری زیندوی ناو دنیای کتێب ئێمە ناتوانین وەک شەپۆلی هۆش یا وەک میتۆدی بنیادگەری ئەم بەشە توێژینەوە بکەین لەبەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە میتۆدی دەنووشیکاریەوە هەیە ئەم مناڵە پێویستە تەحلیلێکی دەنووشیکاری بۆ بکەین زانی بۆچی لەناو خێزانێکی ڕۆشنبیر وازی لە خوێندن هێناو لە کاتێکە کتێبخانەش لە ماڵەکانەیە کە ئێمە زۆر جار تەرکیز لە کتێبخانە ئەەکەین وازی لە خوێندن هێناو بووە بە چایچی لە سایکۆلۆژیای کۆمەڵگای دۆگما واتە پیاوەتی لە کۆمەڵگای کوردی یا کۆمەلگا بەشێکی زۆری کۆمەلگا دواکەوتوەکان دایکە بوون بە پیاوەتی بریتیە لە حاڵەتێک کە ئینسان ئەخاتە طبقەیەکی تر یا گۆشەیەکی تری خێزان یا دنیا یا کۆمەلگا با ئیتر پیاوەتی پێی وایە کە لە مەدرسە دەرچووە چووە دەرەوە کاری کرد ئیتر بوو بە پیاو لە ڕاستیە ئەمە دەرەوە ئەم دەرەوەیە بۆ ئێمە کە چۆن لی تێگەین ئەمە دەرەوەی مێژوو ناو مێژوو نوێ ما مێژوو لە نێو کتێبە لە نێو ڕۆشنبیریە بەڵام کە تو چیتە ناو لەم قاڵبە خزای کەوتیتە ناو کۆمەلگاوە معناوێت تۆ لە دەرەوەی مێژوو ئەژی چونکە ئێمە بە پێی تێڕوانینمان بۆ کۆمەلگا ئەم بۆ چوونەمان کردووە ناوەی مێژوو لەکوێیە دەرەوەی مێژوو لەکوێیە من ئەمە بەشی کۆتاییەتی ئەو تێڕوانینەیە کە ئێستا ئاماژەم کرد طبعا دڵنیام نهات خۆی لەو خاڵەوە ئەم قسەی کردووە لە ناو نۆڤلێتەکە کە نابوو بە ئەم شێوەیە ڕێک عیبارەتەکە ئەڵێ لە بەشی طبعا ئەوایە لە بەشی دایکە من بۆم بە پیاو ئەم قسەی بکردایە بەڵام چۆن قسە کردە لێ بەڵام لە بەشی پەراوێزێک بۆ کتێبەکانی دایکم نووسەر ئەڵێ دەزانم سەیرە بەلاتانەوە چۆن چایچیەک ئاوا قسە دەکات من چیتر چایچەکەی جاران نیم ئەوە کتێبخانەی هەموو ژیان میگۆڕی زۆر جار ئەم قسەیە ئاراستەی یەکێک لە ڕۆمان نووسە دیارەکانی کورد کراوە کە کارکتەرەکانی فیگەرەکانی ناو ڕۆمانەکانی مەسەن بۆ نمونە کرێکارێک بەنایەک یا هەر شتێک لە دەرەوەی ڕۆشنبیری بێ کاتێکە قسە ئەکا لەلای ئەم برادەرە وەک فەیلسوفێ قسە نازانم بەشێکتان ئەزانن چێیان نا بەڵام بە شکلێکی عام بابەتەکانی ڕۆمانەکانی ئەم برادەرە یەکێکە لە ڕۆمان نووسە دیارەکانی کورد بەڵام فیگەرەکانی کارکتەرەکانی بەسەر بۆ نمونە کرێکارە کەسێکی نەخوێنەوارە لە هەر کارێکا بێ کە لە دەرەوەی دۆخی سەقافی بێ کاتێک کە قسە ئەکا وەک کەسێکی فەیلسوف وەک کەسێکی ڕۆشنبیر قساکە نیهاد هەستی بەمە کردووە بەڵام ئەوەی نیهاد ئەبوایە بیکردایەوە ئەمە لە ڕێی زمانەوە ئەبایە زەمینە سازی بۆ ڕێک بخسایە بۆ ئەوەی چۆن ئەم کارکتەرە لە چایچیەکەوە ئەبێ بە خوێنەوارێک و یادداشتەکانی دایکی زیندوو ئێڵێتەوە و چۆن دوجار هەوڵەدا هەموو کتێبەکانی دایکی بە چاپ بگەێنێت
و بکەوێتە بەردەستی خوێنەر و خوێنەر بە کتێبەکانی ئاشنا بێت. ڕاستی من سەرەتاش ئاماژەم بەوەدا ئەم کتێبە جەوهەری ئەم کتێبە خوێندنەوەی ئەم کتێبە بەشێکی زۆری یاداشتەکانی نیهادە، بەڵام لە ڕێی گێڕانەوە و تەکنیکێکی جیاوازەوە کە من بە قەناعەتی خۆم دوای لە ئۆکتۆبەر کوژرام و دوای کارینە ئەم نۆڤلەتەی باشترین نۆڤلێتە بۆ دەکرێت لە داهاتووشدا مەسەڵەن کاری باشتری هەبێت. من ئیتر هیچ قسەیەکم نەما، ڕاستی ئەم سەرقەڵەمانە بۆ نووسیوە لە داهاتووە بابەتێکی دوور و درێژی لەسەر بنووسم و ڕەنگە تەوزیفی کەمە سەر نەو کتێبەکەی خۆم کە لە داهاتووە کتێبێکە هەیە لەبارەی ڕێکخراوی ئەدەبی ئەگەر چاپ کرا. من دووبارە سوپاسی جۆگرتنتان ئەەکەم، سوپاسی کاکشکۆ ئەەکەم، سوپاسی هەموو ئەو برادرانە ئەەکەم کە بەشدار بوون لە پرۆژەی بە چاپیاندنی ئەم کتێبی نیهاد جامی. سوپاسی جەنابتان ئەەکەم کە لە کاتی خۆتان گرتو هاتوون بۆ کۆڕەکە ئێمە. سوپاسی کاکزایل شکورەکەی، سوپاسی ناوەندی دیۆلیا بوو دیالۆگ و سوپاسی یەکێتی نووسەرانی کورد لە قیکەکەم دووبارە سوپاس. و پێش ئەوە من هەندێک لەو برادرانە حەزم کرد کتێبەکانیان بدەمێ بۆ ئەوەی ئەگەر هەر تێبینی و سەرنجێکیان هەیە بەڵکو جیاواز لە سەرنجەکانی ئێمە پێم خۆشە ئەوانەی خوێندویانەوە هەر پرسیارێکیان هەیە، ئەوانەی نەشیان خوێندوێتەوە لە ڕێی بابەتەکە ئێمە هەر پرسیار و سەرنجێکیان هەیە من خزمەتە. زۆر سوپاس بۆ زۆر سپاس بۆ نووسەر و شاعر و ڕەخنەگر کاک دانا عەسکەر بۆ ئەو سەرقەڵەمە جوانانە. من بۆی زوڵم لە خۆم نەکەم، ئەگەر یەکەم کەس بێ ئەخیر کەس بێ من هەندێک سەرنجم هەیە لەسەر ڕۆمانەکە، چونکە شو تا ساعت 4 بەیانی خوێندومەتەوە، کاتێکی زۆرم بۆی تەرخان کردم. دەرگای قسەکردن کێشەم نیە، ئەخیر کەس نەوەتان قسە بکەم. دەرگای قسەکردن و مداخەلە لەم بارەیەوە لەبارەی کۆڕەکە لەبارەی کتێبەکەەوەی کاک داناوتی هەر کەسێک سەرنجی چێ یان لەسەر کۆڕەکە یان لەسەروانی کە کتێبەکەیان زووتر خوێندوێتەوە لە خزمەتدانا دەبین. شتا قسەناکەم نەخۆی جەواری فەرمووی یەک وەرگرین دەی باشە وەرگەر قسە باشە فەرموو. دەست و چاوتان خۆش بێ، دەست و چای هەموو لای خۆش بێ، کۆڕێکی بابەتیانە بوو. وەڵام من ئیزافەتەن بۆ لێکۆڵینەوەکان خاڵێکی تری گرنگی پێیە لە نۆڤلەتەکە کە خوێندومەتەوە، ئەویش ئەوەیە خەمی دوای مردن. خەمی دوای مردن دوو نمونە دێنمە. نمونەیەک ڕۆشنبیرێکی گەورەی ئێران سادق هیدایەت کاتێککە خۆی ئەکوژێت یان باڵێن ئینتیحارەکە، هەموو جارێک لە پاریس ژنوپیایەکی جوولەکەی ئێرانی داواتی ئەو داواتیان بێت دایمە ناوێت، بەڵام ئەو ڕۆژێ بەتەمایە خۆی بکوژێت، ئەوان داواتەکە ئەڵێ سەعات 4:30 لە ماڵ من داواتم، بەڵام سەعات 4 خۆی ئەکوژێت. نامەیەکش بەجێ دەڵێ لە نامەکەی ئەڵێ من تەمەن هەتا چەند ساڵی تەواو لە چەند ساڵی بەولاوە ژیان لە زیادەیە و من تقریبا 11 ساڵم خواردووە لە زیادە و کەسیش نەیکوشتم و خۆم کوشتووە. ئەمە یەک خەمی ئەوەیەتی کە لاشەکەی بۆ گەم نەبێ، خەمی ئەوەیەتی دوای ئەوە خەڵک ناڵێن ئەمە کوژراوە لەسەر چی، ئەمە یەک دوو نمونەیەکی دێنمەوە. من لە 2010 کە پەیامنێری بۆ بانمێر بوو چاپێکەوتن لەگەڵ ئافرەتێک کرد، هەوڵی خۆستاندنی دابوو، هەوڵی خۆستاندین دابوو کە دوای ئەوە کە زوو خۆی ڕزگار کردەوە لێم پرسیتم بۆ خۆت ڕزگار ئازار کردی نەخێر. من وها کە پەنام بۆ خۆستان برد ئاگام لە خۆم نەماوە، بەڵام یەک شتێک بە خەیاڵمە هات. دوای من دایک باوکم قسە و قسەڵۆک ئەمانە خەمبارە بن بە خەفەتی منەوە مرن یان بە نەوعێک خراپ باسم نەکات پەشیمانەکەم. نیا جامیش لێرانە لە شێشن باسی ئەوە کە خەمی دوای مردنێتی خۆشی لە چاپێکەکەندەگەڵێ خەمی ئەوم بووم بنم کتێبەکە بینم یان نابینم لە قسان دەچم. دەست و چاوتان خۆش بێت. زۆر زۆر سپاس. لە شێشن باسەکە خەمی دوای مردنیشێتی دەستان خۆش دووارە سڵاتان لەبێ. سپاس بۆ نیازجامی بۆ ڕۆمانەکەی بۆ نۆڤلەتەکەی کە دەرفەتی ئەم گرتبوونەوە قسەکردانەی پێ بە ئێمە بەخشووە. بە بۆ چوونی من پێم وایە نۆڤلەتی حەبیبە دەقێک و تێکستێکی کراوەیە، دەکرێت لە ڕەهەند و دیدگای زۆر جیاوازەوە بخوێنرێتەوە، بەڵام نزیکترین دیدگا بۆ خوێندنەوەی ئەم نۆڤلەتەی نیازجامی خوێندنەوە دیدەکانی فرۆیدە. بە دیاریکراویش لەوەیە دەگەین بە یەقین کە ناتوانین لە دەرەوەی فرۆید تێگەیشتنمان بۆ ئەم نۆڤلەتە هەبێ کاتێک دەگەینە بەشی خوێندنەوەیەک بۆ کتێبی ژیان وا لە شوێنێکی دیکە لاپەڕا
هەشتاوێک بە تەحدید کاتێک باسی پەیوەندی و هەستی نێوان دایک و کوڕ ئەکات هەرچەندە لێرەیان نێهات دیسان ئەگەر قەرار بێ خۆی چکە یا سەرکارێکی زۆر باشی لەگەڵ فکر و فەلسەفەشدا هەیە ئەکرێ لێرە زیاتر قوڵ بێتەوە چکە فرۆید باسی ئەحساس و هەستی کوڕ بۆ دایکە بەڵام لێرە لای نێهات بابەتەکە پێچەوانە بۆتەوە بووە بە هەستی دایک بۆ کوڕ بە بۆچوونی من تێکستی حەبیبە ڕەخنەگرە و ڕەخنە لە توێژی نووسران و ڕۆشنبیران دەگرێت بەر لە هەمووان ئەماش دەو شوێنەی کە کەسایەتی دایەک لە شوەیەکدا کتێبی نووسری کورد نووسەرێکی کورد بە نمونە دەهێنێتەوە لە ناو جێڕانەوەکانی خۆیان بەراوردی ئەکات لەگەڵ دنیای میلان کۆندێران نووسری دیاری دنیای جێڕانەوەی چیکی کە کتێبە کوردیەکە هەر کتێبی خودی نووسەر نیازجامیە ئەویش کتێبی کچەی خوێنەرە تێدا باسی هەوڵە سێکسەکانی ئەدیب و نووسەرانی کورد دەکات لە پەراوێزی ئیشەکانیان چۆن خەریکی خەڵەتاندنی کچان و خوێنەرانی سادەی خۆیان و کۆمەڵگاکەن هەرم تێکستە ڕەخنە لە شۆڕش و کەسایەتیەکانی و کارەکتەرەکانی شۆڕش دەبێت کە ئەو وەهمەی کە لە ڕابردووە دروستیان کرد شۆڕش نەک بەدیهێنەری خەونی نەوەی نوێنیە بەڵکو خودی شۆڕش تێکشکێنەر و لێدەری یەکەمی نەوەی تازەیە خەونەکانیان پرۆژەکانیان ئەمە لە هەندێک شوێن زۆر بەڕوونی دەرەکەوێت ئەو شوێنێکەوە کەسایەتی جار و مل دێتە گۆڕێ ئەو شوێنێکەوە کەسایەتی سەلیم و هەردوو کچەکەی دێتە گۆڕێ کە من لە شوێنێتە دیسان بۆ چونیشترمێ لەسەر ئەمە ڕەنگە بە کە ئەو بوو باسیەکەم سێکز وەگەی کاکدانا ئەمەژە بۆ کرد محوەرێکی سەرەکیە لەم تێکستەیە دەکرێت ورترشی کردنەوەی بۆ بکەین ئەگەر قەرار بێ منش لەگەڵ کاکدانا قسەم کرد بەپێی ئیمکان ئەگەر ببێ لە داهاتوانش بڕیار وایە لەبارەی ئەم ڕۆمان ئەم نۆڤلێتەوە بە وردی قسە بکەم لەوێ بە وردی قساکەم لەسەر دیسان ئەو محوەرە ئەساسیانە کە وتمان سێکس لە دوای سێکسش بە بۆچوونی من خۆشەویستی دیسان محوەرێکی دەوری محوەرێکی سەرەکی هەیە و کاتێک دەبین کەسایەتی خۆشەویستی کەسایەتی دایک خۆشەویستی بۆ هێمنی باوک هەیە کەسایەتی دایک خۆشەویستی بۆ میلان کۆندێرا هەیە وەکو حب وەکو عاتیفە هەروەها بۆ مامۆستا هونەرمەندەکەی کوڕەکەی خۆی هەیەی کە دیسان ئەچێتە ئەو نێوانەوە تا لە هەندێک شوێنەکە کتێبەکەتان خوێندەوە دەگەن ئەو شوێنەی کەسایەتی دایک یا بڵێن حەبیبە هیچ کاتێک ناتوانێت خۆی لە نێوان هێمنی هاوسەری فیزیکی خۆی کە مردووە عشقێکی نەبراو ئەبدی بۆ هەیە لەگەڵ کەسایەتی میلان کۆندێرا کە ئەم دیسان عشقێکی نەبراوی بۆی هەیە لە ناو دنیای کتێبەوە هیچ کات ناتوانێت خۆی ساختاتەوە لەو نێوانەیە هەمیشە ئەڵێ بۆ من چێژ لەو ساتاناگینەوە کاتێک لە ژوور کتێبخانەکەی خۆم ڕوود ئەەکەمەوە لە بەردەم میلان کۆندێرا و لە بەردەم هێمنی هاوسەرمدا نووسەر لەو کتێبەدا لە پورتە چیرۆکی مارودرەختە هەوڵێکی زۆر جوانی هەیە بۆ ئیشکردنەوە لە ناو ئەفسانە و میتۆلۆژیا و تەوتەم ئەویش بەهێنانەوەی مار کە هیچێکە لە تەوتەمەکانی نێو ئەفسانە و میتۆلۆژیای کوردیە ئەومان نەزانین مار لە ناو میتۆلۆژیای کوردیە هیچێکە لە تەوتەمە زۆر گرنگ و نزیکەکان هەروەک چۆن شێر لە میتۆلۆژیای فارسیدا پێگە و کاریگەری خۆی هەیە هەروەها درەخت بە هەمان شێوە بەڵام لێرەش دیسان من دەیگەڕێنمەوە بۆ نەفەسکورتی خودی نووسەر کە بەداخەوە نەیتوانێت و قوڵتر بێتەوە لەم بارەیە و دیدێکی میتۆلۆژی بەو بەشەی نووسینەکەی خۆی ببەخشێت بە هەمان شێوە ببورن ئەمە بەسمە لێرە شەر ئەوەیە کە لێرە تۆزێک عابر یا بڵێن تێپەڕ نووسەر لەسەر ئەم شتانە وەستاوە کە دەکرات زۆر ورتر لەسەری بوەستێ جێڕانەوە لێرەیە بۆ چوونەکەم نازان تا چەند ئەگەر نەبێتە قسەکردن لەسەر قسەکانی کاکدانا بەڵام بەڕاستی منە من شەو ئەم سۆدانە نووسیوە بە دیدی من و بە تێگەیشتنی من فرەدەنجی یان پۆلیڤۆنی لەم تێکستە ئەدەبێدا تەکنیکێکی گرنگی نووسین و نووسەرە لەم تێکستەدا ئەبینین هیچ بەش و پاژێک لە زمانی یەک کارکتەرەوە نانووسرێ هەمیشە زیاد لە دەنگێک دوو دەنگ سێ دەنگ تا ئەگات بە نێزگەی دە دەنگ دەجێڕەوە دەڕاوی لێرەدا کارکتەری لێرەدا حزوری وەکو کەسایەتی دایک کەسایەتی باوک کەسایەتی دارا کەسایەتەکانی ناو دەستنووسەکانی دایک کە بریتین لە دایک دیسان دایکی ناو دەستنووسەکان هەیە فەریبا هەیە سەلیم هەیە تریفا هەیە هێلین هەیە کچەکەی دارا واتە هێلین هەموو ئەمانە وا ئەکەن ئێمە هەست بکەین ڕۆمانێکی ئێمە بەر نۆڤلێتێکی فرەدەنجی دەکەوین
تشکدانەوەی کەسایەتیەکانی ناو تێکەس کە لێرەیە من ئەو قسانەی پێشویستم بچمەناوی لەگەڵ کەسایەتی کۆمەلگا من پێم وایە نهات زیرەکانە تەکنیکی بەکارهێناوە هەندێک کەسایەتی کاریگەری ناودنیای کۆمەلگای کوردی هێناوەتە ئێرە هەر کامێک لە ئێوە کاتێک بەرخوێندنەوەی ڕۆمانەکەکەون من دڵنیام ئەگەر تەنها ڕۆژانە بەس سەیری شاشەکانی تەلەڤیزۆن و ڕۆژنامەکانتان کردبێت دەزانن کەسایەتی سەلیم بریتیە لە چێ کەسایەتی تریفە و فەریبا کە هەردوو کچەکەی سەلیمن بریتیە لە چێ کە دواتر ئەیاندا بە دوو سیاسی تەلەبە و قوتابی خۆی هەموو ئەمان لە ناو زاکیرە و کۆنەستی هەمومانە هەیە کە دواتر فەریبا دێ نامەیەک بۆ یەکێک لە تەلەبەکانی مامۆستا سەلیم هەر بۆ عیبارەی مامۆستا سەلیم نیهات دێنە بە مەبەستەوە وشەی مامۆستای بەکارهێناوە کە من دەقیق پێم وایە لە یا مەبەستی مامۆستا ئیبراهیم ئەحمەدە وەکو کارکتەرێکی ئەدیب وەکو کارکتەرێکی سیاسی لە زۆر شوێن شوبهاندنی ترشی تایە ئەلێرەیە من پێم وایە نیات عاقلانە بە تەکنیکێکی ورد هاتووە ئەم بابەتانەی کۆمەلگای ئیسقات کردۆتە ناو دنیا ئەدەبیەکەی خۆیەوە باشەوەی من لاپەڕێ بە زۆر لە کاستان لەگەن چەمکی شوێن و مەکان لێرەیە لە تێکستی حەبیبەدا زۆرترین ئامادەیی هەیە هەر لەم تێکستدا بە چەندین شێوە خۆیان بەیانەکەن وەکو شوێن بۆ نمونە ماڵ بۆ نمونە باخچە کتێبخانە گۆڕ چایخانە چاپخانە شەقام و قوتابخانە و پۆل و زۆر شوێنی تر کە ئێمە بۆ ئەوەی حق بە حزوری شوێن و مەکان بدەین لەم کتێبەیە یەکەم کەس بگەڕینەوە لە دیدی باشدارەوە خوێندنەوە بۆ حزوری مەکان بکەین پێم وایە بە وردی کۆدەکان و ئاماژەکانی ناو تێکست ئەدۆزینەوە دوالیزم یەکێک سرە لەو حزورانەی کە لە ناو نۆڤلێتی حەبیبەیە حزوری هەیە بۆ نمونە بینین مردن و ژیان یەکێکە لەوانەی کە بە بەردەوام سێبەری بەسەر نۆڤلێتەکەەوە هەیە دارا و جارومل کە دوو کەسایەتین دایکی ناو ڕۆمانەکە و حەبیبەی دایک معریفە و نەزانین یا بڵێن معریفە و جەهل ئەمانە واکە دوالیزمێکی هەمیشەیی لە سەرەتای ڕۆمانەکەەوە بە تەریبی بڕۆن تاکو و کۆتایی خەیاڵ و فانتازیا ستراکتۆری بنەڕەتین هەر لە دەستنووسەکانەوە بۆ گریمانەکانی دارا و بۆ خەیاڵەکانی حەبیبە بۆ میلان کۆندێرا بۆ زۆر بابەتی تر کە ئەتوانین ناتوانین لەم تێکستە تێ بگەین ئەگەر بابەتی فانتازیا و خەیاڵ فەرامۆش بکەین لەناو دنیابینی نیهادا دۆناودۆنش بە هەمان شێوە لێرەیە حزورێکی بەردەوامی هەیە ئەوەی کە پێوترێتە تەناسخ الأرواح لە فەهم عەرەبیەکەیە بەتایبەتی لە نێوان کەسایەتی دارا و ئەمڕێ حەبیبە و دارا و هێلینی کچی دارا داپیرە کوڕ مناڵی کوڕ ئەمە ئەبینین بەتایبەتی لەو شوێنەیە کە لە زمانی هێرینەوە بەری ئەکەوین ئەڵێ ئێمە بۆمان ماوەتەوە بە جینات کە هیچ کام لە خۆمان ناتوانین کتێبی خۆمان بە چاپکراوی ببینین چونکە حەبیبە دارای کوڕی کتێبەکانی بۆ چاپەکان کتێبەکانی دارا هێلینی کچی دارا خۆی بۆ چاپەکان یعنی ئەو حاڵەتا بینین هەستەکەی ئەمە ڕۆحی یەکترە هەرچەند لە شوێنێکە حەبیبە خۆی لە ڕۆحی من لە ڕێگەی درەختەوە دێتەوە ئەم ماڵە حزوریە بێ هەمومان کۆچین کە لێرە من لەگەڵ خودی نووسەرش لەو بۆچوونێک کە ئێستا دەری بڕین لەگەڵ خودی خۆی تۆزێکەکەمە هاوجێ و هاوڕای کاکدانا بم کە ئەم کتێبە دقیق بریتێ لە زیندەگینامە و ژیاننامەی خودی نیازجانی بەندە نزیک بە 15 ساڵ مامۆستا و تەلەبە دوو هاوڕێ دوو دۆست لەگەڵ نیادا زۆرترین کاتەکانی ژیانمان بڕێوە کردووە چ لە وەکو شخصی چ لە وەکو کارکردن ناوکایی هونەر و شانۆیە بۆیە ئەوەی کە من دەیبینم ئەم کتێبە بەیانکردنی هەموو حاڵاتی ژیانی نیازجانیە مامۆستا محەممەد سەعید ئەو کتێبە بخوێنێتەوە ئەگاتە هەمان ڕای من کاکستان جەباری مامۆستا تاڕق ئەو کەسانی کە معایشی کەسایەتی نووسەریان کردووە تێگەن کە ئەم کتێبە دروست بریتێ لە مانیفێستی جێڕانەوەی ژیانی خودی نیازجانی من زۆر ڕوودا بۆ خودی خۆم دووبارە نەبوو دەبارە بوو دەورێت لە زمانی خۆیەوە بە فۆرمە ئۆرجیناڵەکەی بیست بەگە لێرە بە تەکنیکی هوەری و جێڕانەوە باسیەکە بەڵام من لەوێ بە حەقیقی بیستومە ئەوەندە سوورم لەسەر یعنی مکڕم لەسەر ئەو بۆچوونەی خۆم کە ئەمە بەیانکردنی ژیانی خۆیەتی لە لاپەڕە 129 من لە کاتی خوێندنە گەیشتمەوە حەدێکەوە وەکو جاران کاتێک لەسەر قەڵا لەگەڵ نیاد پرۆڤەمانە کرد کاتێک خەمی عشقی یەکترمان بۆ یەکتر باسەکرد دەستمانە کردە گریان لەوەی دەستم کردە و گریانام شەو کاتێک کتێبە خوێندەوە چونکە ئەزانم نیاد لێرە چۆن ئیشی کردوێتەوە چۆن ئازارەکانی خۆی لەژێر ئەم وشانە ڕەنگ داوەتەوە بەگشتی یعنی بۆ دڵنیابوونەوەشتە بۆچوونەی من هەر ناو کتێبەیە
نمونەی ڕۆمانی کچەی خوێنەر ڕۆمانی لە ئۆکتۆبەردا کوژرام ڕۆمانی کاریدا هەرسێ ڕۆمانەکەی خۆی لە زاری کارکتەری جێڕەوەی ناو ڕۆمانەکەی دەهێنێتەوە ئەمەش دەماگەێنێتەوە بۆ چونێکە فعلا نهاد ئەم کتێبەی هەر چەنە خۆی ئینکاری لەکا بەڵام ئەم کتێبە بریتێ لە جێڕانەوەی زاکیرەی خۆی لە کارکتەری ئەمە دواسەرنج ببەخشە لەگەر زۆر بوو لە کارکتەری دارایە کە محوەری سەرەکی جێڕانەوەیە لەم نۆڤلێت و لەم تێکستە ئەدەبیەیە بە بۆچوونی سادەی من ئەگەر نیات خۆشی لێرە نەبێ بەرگری و دیفاعێک لەم قسانە بکە بەڵام دەکرێت بەسەر دواتە قسەی لەسەر لە جەمپینگێک هەیە لە ڕووی کۆرنۆلۆژیەوە لە بنیادی کارکتەری دارای چایچی و دواتر ئەم کاکداراش تاقی ئەم بابەتەی کرد بەسەریعی دواتر گۆڕینی بۆ دارای خاوەن چاپخانە و دارای نووسەر و دارای ئەدیب و دارای خوێنەر ئەمە پێویستی بە زەمینە سازیەکی تر بوو کە من و کاکدانا بەر لە کوڕەکە باسمان کرد ئەگەڕێتەوە بە بۆچوونی من بۆ ئەوەی نهاد دەست و پەنجەی لەگەڵ بابەتی ئەدەبی گێڕانەوەیان تازەیە خۆی وتەنی لەوەتی لە غوربەتایە خەریکی ئەم کارەیە ئەمە وەکو کاکدانا ئاماژە گوتی پێنجەم ئەدەبێتی بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا گومانمان نییە لەوەی کە حەبیبە ئەکەوێتە سەرووی هەرەمی هەر پێنج کتێبە ئەدەبیەکەی نیاد جامیەوە باشتر لە کارینا باشتر لە ئۆکتۆبەردا کوژران باشتر لە کچەی خوێنەر باشتر لە هەموو ئەدەبە جێڕانەوەکانی تر بە هومێدی لە داهاتوە دیسان کتێبی نێهات لەو بارەی ببینی جوانتر بێت بەخشن چێتی دەتوانێت قسەکان لە خزمەتێ بەکرد فەرمو کار بکرد ئەمە ماکەوە سەر حەبیبەکەی نانی هەموو تەسەوراتمان بۆ ئەوێت وەنیە ئەوەیە حەبیبە ناوێکی ئاساییە من خۆم سەرەتا کە حەبیبەکە لە ئێستا چاپ نەکرابوو کە بەرگەکەی نیشانمدا تەسەوری ئەوە مەکرد کە ئەمە بەشێک لە حەبیبەکەی نانی ڕەنگەوتم ئەمە دەقێکی ڕۆمانسی بێ پەیوەست بێ بخۆیەوە بەڵام دواتر کە دەرەکەوت دایکە وەک ناوێکی عابر ڕات من تێبینیم لەسەر قسەیەکی کە کشکۆ هەیە لە ڕاستیە من لێرە باسم کرد ئەم نۆڤلێتە مۆنۆلۆگە دیالۆگی تیا نییە بە هیچ شێوەیە ڕاست ئەو هەموو کارکتەرانە هەن بەڵام یەک دیالۆگی تیا نییە لە نێوان کارکتەرەکان و زایدەن ئەمە کە بە شەپۆلی هۆش نووسراوە ئەوەی ئەم باس لە کۆدەنجیەکە یەک کۆدەنجی نییە تاکدەنجیە چونکە هەموو نهادێک جەڕێتەوە حەدەسانە هەموو بکەن فیگەری سەرەکی کە دارایە ئەوەی جێڕێتەوە بۆیە ئەمە پێی ناوتێت کۆدەنجی ئەمە تاکدەنجیە هیوادارم ئێوەش دوزارە دیخەنەوە بەتانتەرەکەوی ئەمە کۆدەنجیە تاکدەنجیە چونکە حەدەسێک نییە مەسەرم بۆ نمونە دارا و دایکی یا دارا و هێمن یا دایکی و ئەو میلیۆن کۆندێرە دانیشن بێکەوە گفتوگۆیان هەبێت هەمووی حەدەسەکان جێڕانەوەی لە ڕێی مۆنۆلۆگ و شەپۆلی هۆشەوە پێشەوەی دەستە بە ناوەڕێکی کتێبەکە قسە بکەم بەڕێزێک لە دووهۆک وەلای پرۆفیسۆر دکتۆر زەرا سەدیق پێشنیاری کردووە لە دیالۆگ کۆڕێک بکات داوایەکی لە ڕێی منەوە وتێکە بۆ بە ڕێزانە بڵێ ینی دەرفەتێکم بۆ بەڕخستێن لەسەر کەرکووک و چەند زانیاری چوونێ لەسەر دەمی دەوڵەتی عوسمانیە باشەی ترەوە ئێوە دەڵێن یعنی ڕۆمان ئەمە ڕۆمان نییە کتێبە خۆی ئەگە بەس سێ ناونیشانەکەی 128 ناونیشانی تایە ئوستاد جیان زانی چۆنە ئێمە ئەو بەڕێز لە لێرە نیە دەبێت مامانەتەوە قسەکردنیە ئێستا کاکدانا خوێندنەوەی بۆ کردنیە کاکدانا ئەتوانێت بڵێن لەسەر دوو ڕەهەم قسە بکە یەکەم ناوەڕۆکی کتێبەکە بڵێن ئەم بۆ بوون ئەم کتێبە هین نییە چۆن ڕۆمان نییە ڕۆمان ئێمە ڕۆمانی حەمەدۆ بخوێنیتەوە پاڵەوانی تیا ئەم کتێبە لەوانی فۆڵەوانێکی دیاریتیانە لەبەری خۆت ئاماژە پێ نەکەن دووەم ڕۆمان ئەم هەموو ناونیشانە لە خۆی ناگیری ئەمە کۆمەڵێک چیرۆکە لەوانەیە هەر یەک چیرۆکەکان تعبیر لە ئێش و ئازار و لە جۆرێک لە دابڕان بکەن یاخۆ ململانەیە کە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوە ئیتر بۆ سمانە بۆ یعنی من سرنجم لە زۆری وشە هەر بکەن وشەی ڕۆمانتان بکردن ئەمە نعفو ناداین ئەمە ڕۆمان نییە ینی بۆ مەبەست بۆ نیە لە نرخی کتێبەکەش کەم بکەینەوە یعنی تو سێرێک
زۆر دەرتوشی کێشەوەی شکالێت بینە کە بابەتێکی تر نۆڤلێت بێ ڕۆمان بێت چیرۆ بێ کە قسە لەسەر ناوەڕۆکەکەی بکەی کاکزایەت ڕۆژە هەبووی ئەریکا کە تۆ ناوەڕۆکی ڕۆمانەکە دەمووی شەرحەکرد خەڵک نایکردێتەوە خوێنێتەوە یعنی بەڕاستی تۆ من پێویستم بەوە نییە باسی ناوەڕۆکی کتێبەکە من سەرنجی خۆم لەسەر ئەم ڕۆمانە بە چ میتۆدێکی فەلسەفی نووسراوە بە چ میتۆدێکی فکری نووسراوە بە چ تەکنیکێک نووسراوە لێرە بڕێ تۆ باسی کاریگەری ئەو شخصانە گەورانەشت نەکرد کە لەسەر ئەم پیاوە بوو هەم کاریگەری ئەو کەسانەی کەوا لەسەر ئەم نووسەرە هەبوو بەڕێز نیاز جانیە هەم ناوخۆی و هەم دەریباس ئەوانەش بوومان دەکەن آخر من ئەمە لێکۆڵینەوە نییە تا من بزانم کاریگەری چی بەسەرەوەی چی بەسەرەوەی نییە من ئەمە لێکۆڵینەوە نییە ئەمە سەرقەڵەمێکە ئەمە سەرقەڵەم چەند سەرقەڵەمێکە وتومە لە داهاتووە دوای کۆڕەکە بابەتێکی لەسەر ئەنووسم حتا بابەتچی لەسەر بنووسم من ناتوانم نۆڤلێتێ بنووسم بڵێم نهات لەژێر کاریگەری ئەمە ڕەنگە لە هەندێک بواری فەلسەفی و فکریە بتوانم بڵێم بەڵام ئەتوانم بڵێم نووسینەکەی خۆم پشتم بە سەر چاوەیەک بەستووە ئەوە بۆ من لە نووسینەکانی خۆم باز لەسەر چاوەکان بکەم بەڵام ئەمە دیراسەی ئەدەبی نییە من بێم بڵێم نهات پشتی بە چی قایم کردو یا پشتی بە چی قایم نەکردو ئەمە ڕۆم نۆڤلێتێکە و دێتە بەرزی تۆ خوێنێتەوە تۆ چۆن لێی تێگەی کاریگەری چی بەسەرەوەی بە چ میتۆدێکی فکری نووسراوە بە چ تەکنیکێک نووسراوە تۆ بۆ هەیە لەو ڕۆوە دیراسی لەسەر بکەیت بەوای لێبوردنەکەم من نەم خوێندوتەوە هەتا قسەی لەسەر بکەم ئەمڕۆ گەیشتە دەست منیش بەس من ساکم بەعام لەسەر ئەم کۆڕە و هەموو کۆڕەکان حضوری هەموو کۆڕەکان پیاوە ژن نییە خوێنەری زۆرینەی کتێبیش ژنە پیاو نییە یعنی دوو تشتی زۆر دش بە یەکن ئەوەی کە دێت لێرە کتێبە بیا و کتێبە خوێنێتەوە و پەرۆشی کتێبە و بە دوای عنوانە ئەگەڕێ و نامەمان بۆ نێرێ فلان کتێبم بۆ بێنە فلان کتێبم بۆ بێنە عنسری نەیە ئەوەیشی دێ بۆ کۆڕەکان عنسری پیاوەکانە ئەمە یەک دوو ڕەخنەیەکەمێ نەک لەمانەی دانیشتوونە ئەوانەی ڕۆشتن من پێم ناشرینە ئەم قسەیە ناکەم بڵێم عەیبە ئەچمە ئەوەیە ئەلێرە دانیشن